بکرێتەوە. خەریک بووین گەورەترین هێرش لە دوای جەنگی جیهانی دووەمەوە بکەین. تەلەفۆنیان بۆ کردم و زۆر بە ئەدەبەوە وتیان تکایە دەتوانین قسە بکەین، وتم بەڵێ با قسە بکەین. ئەم قسەی سەرۆکی ئەمریکا دوای ئەوە هات کە ڕۆژی سێشەممە وەزیری دەرەوەی ئەمریکا مارکۆ ڕوبیۆ هەمان ئاماژەی کردووتی لە گفتوگۆکانی نێوان ئەمریکا، ئۆمان و ئێران سەبارەت بە ئاساییکردنەوەی هاتوچۆی کەشتیەکان لە تەنگەی هورمۆز پێشکەوتن هەیە، بەڵام هێشتا ڕێکەوتنی کۆتایی بەدەست نەهاتووە. ڕوبیۆوتی هیوادارن ئەو قۆناغە زۆر بەزووی تەواو بێت. پێم وایە کە لە نێوان عومان و ئێراندا گفتوگۆ و دانوستانێک هەیە کە ئێمە شتەیدا بەشدارین لەسەر ئەوەی کە چۆن کەشتی زیاتر بتوانن بە زوویی و بە سەلامەتی بە گەروی هورمزدا تێپەڕن. ئەمە لە کاتێکدا کە باسی درێژخایانیشمان هەیە کە پەیوەندیدارە بە داماڵینی چەکی ئەتۆمی. هەردوو لێدوانەکە لە کاتێکدا دێن کە چاوەڕوانی بۆ گەیشتن بە ڕێکەوتنێک زیادی کردووە، بە تایبەتی دوای ئەوەی هێرش و ئاڵۆزیە سەربازیەکانی ماوەی ڕابردوو کەمتر بوونەتەوە و هەوڵە دیپلۆماسیەکان چڕتر بوون. ئەگەر ڕێکەوتنێک سەبارەت بە هورمۆز بکرێت، چاوەڕوان دەکرێت ئەوە ڕێگا بۆ گفتوگۆی فراوانتر لەسەر بابەتی ناوەکی و هەروەها کێشە هەرێمیەکانیش خۆش بکات. هێشتا هیچ لایەنێک وردەکاری ڕێکەوتنی چاوەڕوانکراوی ئاشکران نەکردووە، بەڵام لە دوانە تازەکان نیشانەیەوەن کە هەوڵە دیپلۆماسیەکان بەردەوامن و هیوای گەیشتن بە ئەنجامێکی نزیک زیادی کردووە. سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ بێگەشتێکە درۆژی لە کەنار ئاوێن ڕۆژاوای ئەمریکایە و دەربارەی کۆمەرە ئەسلامیە ئیرانی و لە هەفکردنەکێ تشتێن و گوتنە وی هەروەها گوتیەک و هین دەڤژ عێریشە لەشکەری بەرنەدایە و ئەگەر دانوستاندن بسەر نەکەون هەموو بژارە دێر لەسەر ماسەیە بمینن لێ لە هەڤکردن پڕ نێزیکە ji بۆ زانیاریên بێتر دەربارەی van mijarên girêdayî Koşkaspiyê em niha diçin cem hevkarê xwe hîwa selam peyamnêrê dengê Amerîka li Koşkaspiyê dem baş hîwa nûşeyên herî dawî ji Koşkaspî çi ne? سیروان دۆناڵد ترامپ دەڵێت لێک تێگەیشتن ڕێکەوتن لەگەڵ ئێران زۆر نزیکە، ئەو باسی ئەو ڕێکەوتنانە دەکات کە دەربارەی گەروی هورمزن، چونکە لە ئێستادا ڕێکەوتنەکان کراونەتە دوو پاکێجێکیان تایبەتن بە گەروی هورمز، پاکێجێکی دیکە دوای کرانەوە و ئاسایی بوونەوەی هاتوچۆ لە گەروی هورمز پەیوەندیدارە بە داماڵینی چەکی ئەتۆمی لە ئێران. دۆناڵد ترامپ دەڵێت لەگەڵ ئێران نزیک بوونەتەوە لەوەی کە گەروی هورمز بە تەواوەتی بکرێتەوە، ئەمەش لە چەند ساتی داهاتوودا دەکرێت ئەمڕۆ یان سبەی ئەم ڕێکەوتنە ڕابگەێنرێت. دۆناڵد ترامپ ئێستا لە گەشتێکی دوو ڕۆژیدایە بۆ کەناراوەکانی خۆرئاوای ئەمریکا بۆ ویلایەتەکانی کالیفۆرنیا بەجێ هێشت ئێستا لە ویلایەتی نیڤێدا لە لاس ڤێگاس لە ئوتێل ترامپ دەمێنێتەوە و ئەمڕۆ دواتر قسە بۆ ڕۆژنامەوانانیش دەکات. ئەو دەڵێت هەموو شتێک باش دەچێتە پێش، بەڵام ئەگەری ئەوەش کراوەیە ئەگەر ئێران ڕێک نەکەوێت و ئیمزای کۆتایی لەسەر ڕێکەوتنەکان نەکات هێزیش ئامادەیە. هەروەها ئەکسیۆس کۆمەڵێک زانیاری لەبارەی دیوی پشتەوەی کۆبوونەوەکان ئاشکرا کردووە، هێشتا کۆشکی سپیان لانی ئێرانی پشتڕاستی نەکردوێتەوە، بەڵام من بابەتێکم بۆ ئامادەکردوون لەسەر ئەو قسانەی کە ئەکسیۆس لە دیوی پشتەوەی گفتوگۆکان باسی کردووە بابەیەکەوە سەیری کرد. پێگەی ئەکسیۆس ڕایگەیاندووە ڕێکەوتنێکی سەرەتایی لە نێوان ئەمریکا، ئێران، عومان کراوە سەبارەت بە بەڕێوەبردن و کردنەوەی گەروی هورمز. هەمان سەرچاوە دەڵێت ئەم ڕێکەوتنە تەنیا بۆ ماوەی 60 ڕۆژ دەبێت بەبێ وەرگرتنی هیچ باجێک. هەروەها دۆناڵد ترامپ لە فڕۆکەخانەی لۆس ئەنجلس گوتی کە گفتوگۆکان بەباشی بەڕێوە دەچن. هەمووان ڕۆژێکی ناوازەیان هەبوو، گفتوگۆکان بەباشی بەڕێوە دەچن. بازار لە دووسێ ڕۆژی ڕابردوودا بەباشی بژاوەتەوە و ڕیکۆردی نوێی تۆمار کردووە. شتی زۆر باش واڕوو دەدەن. ئەمە لە کاتێکدایە کە پێشتر ئێرانیەکان ڕەتیان کردبوو کە هیچ گفتوگۆیەک لە ئاراداوێت، بەڵام سەرۆکی ئەمریکا هەرزوو ئەوەی ئاشکرا کردبوو کە ئەو سەرسامە بۆ عادەتەی ئێرانیەکان کە هەمیشە حەز دەکەن لەسەر تەلەڤیزۆن گفتوگۆکانیان ڕات بکەنەوە.
بە گوێرەی ڕێکەوتنەکەی ئەکسیۆس باسی دەکات لەمە دووە کەشتەکان لە بەری ئێرانەوە دەچنە وڵاتانی کەندا و لە کاتی دەرکەوتنیان بە بەری عوماندا دەپەڕنەوە. بە گوێرەی زانیاریەکانمان ئێستا هاتوچۆی کەشتەکان لە گەروی هورمز خێراتر بووە بە بەراورد بە ڕۆژانی دیکە. ئیتر هەمووان چاوەڕوانی ڕاگەاندنی کۆتایی ئەو ڕێکەوتنن کە باز دەکرێت. باشە هیواوە گاماژێت پێکرد سەرۆک ترامپ سەردانی کالیفۆرنیای کرد و لەوێشەوە ڕۆیشتۆتە ویلایەتی بابڕێن چۆتە نیڤادا. تاکەی لە نیڤادا دەمێنێتەوە و مەبەست لەو گەشتە چ بووە؟ بەفراوە ئێستا دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە ئوتێل ڕۆژنامەوانی دەبێت. لە ئێستادا کۆمەڵێک شت لە ناوخۆی ئەمریکا بەڕێوە دەچن کە لە سەروی هەمویانەوە ئەو هەڵبژاردنانن خۆ ئامادەکاریەکانن کە بە میدتێرم ناوزەند دەکرێت بۆ ئەوەی کاندیدی دیموکراتەکان و کۆماریەکان دیاری بکرێت. دۆناڵد ترامپ لەوێ پشگیری لە پارتەکەی خۆی لە پارتی کۆماریەکان دەکات. هەروەها بە گوێرەی ڕاگەاندنەکان لە گفتوگۆ و لە لێدوانی ئەمڕۆیدا بۆ ڕاگەاندن باسی ئەو باجانە دەکات کە حکوومەتەکەی ئەو لەسەر کۆمەڵێک کەس لای بردووە. لەوانە باجی کە پێی دەڵێن باجی بەخشیش لە ئەمریکا لە ڕێستۆرانتەکان کارمەندەکانی ڕێستۆرانتەکان لەسەر بەخشیش دەژین. ئەو بەخشیشە پێشتر باجی تاکسی لەسەر بوو وەکو هەموو داهاتێکی دیکە. یەکێک لە کارەکانی کە دۆناڵد ترامپ زۆر شانازی پێوە دەکات ئەوەیە کە باجی لەسەر بەخشیش نەهێشتووە، باجی لەسەر کارکردنی زیادە نەهێشتووە. ئیتر کۆمەڵێک بابەتی لەم جۆرە قەرارە ئەمڕۆ باز بکات. ئێوارەش دەگەڕێتەوە بۆ واشنگتنی پایتەخت. بەێ هیوا سەلام پەیامنێری دەنگی ئەمریکا لە کۆشکاسپی سپاس بۆ وێ راپۆرتێ. مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا ڕۆژی چوارشەمە لە واشنگتۆن لەگەڵ هاوتا بریتانیەکەی کۆبوویەوە. بە پێی راپۆرتەکان پێشاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەوەری سەرەکی کۆبوونەوەکەیان بووە. ئێستا پەیامنێرمان سۆران خاتری لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەگەڵمانە. سۆران، گرنگی ئەم دیدارەی وەزیری دەرەوەی ئەمریکا لەگەڵ وەزیری دەرەوەی بریتانیا لەم بارودۆخەی ئێستادا چییە؟ بەڵێ بەفرا و کۆبوونەوەی مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا و هاوتا بریتانیەکەی یانێ میلیبەند تقریبان کاتژمێر دەی بەیانی بە کاتی واشنگتۆن پایتەختی ئەمریکا دەستی پێکرد. ئەمە یەکەم سەردانی ئێد میلیبەندە وەکو وەزیری دەرەوەی بریتانیا بۆ ئەمریکا. لە سەرەتای ئەم کۆبوونەوەدا وەزیرانی دەرەوەی ئەمریکا و بریتانیا لە پێش پەیامنێران ئامادە بوون بۆ وێنەگرتن و تۆقەلێدان، بەڵام وەڵامی پرسیارەکانیان نەداوە. تەنها ئەوەی کە مارکۆ ڕۆبیۆ وتی لەسەر ئوکراینیش قسە دەکەن. بەڵام وەزارەتی دەرەوەی ئەمریکا چەند خولەکێک پێش ئێستا ڕاگەیاندراوێکی بەڵاو کردەوە و لەم ڕاگەیاندراوە هاتووە کە مارکۆ ڕۆبیۆ و ئێد میلیبەند لەسەر گرنگی ڕۆڵی ئوروپا لە پارێزگاریکردن لە خۆی قسەیان کردووە. تەوەریکی دیکەی گفتوگۆکانی وەزیرانی دەرەوەی ئەمریکا و بریتانیا هەڕەشەکانی حکوومەتی ئێران بووە. وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەڵێت کە مارکۆ ڕۆبیۆ ئێد میلیبەند جەختیان کردوتەوە کە ئاسایشی کەشتیرانی لە گەروی هۆرموز دەبێت پارێزراو بێت. وەزیرانی دەرەوەی ئەمریکا و بریتانیا هەروەها جەختیان کردوەتەوە کە حکوومەتی ئێران نابێت بە هیچ شێوەیەک نا چەکی ئەتۆمی بەرهەم بێنێت و نە بتوانێت چەکی ئەتۆمی بەدەست بخات. ئەم دیداری وەزیرانی دەرەوەی ئەمریکا و بریتانیا لە کاتێکدایە کە ئەمریکا پێشتر چەند ڕەخنەیەکی لە بریتانیا گرتبوو لەسەر هەڵوێسی ئەو وڵاتە لەسەر حکوومەتی ئێران، بەتایبەت ڕێگەنەدانی بریتانیا بە ئەمریکا بۆ بەکارهێنانی بنکە سەربازیەکانی لە کاتی ئۆپراسیۆنی سەربازی دژ بە حکوومەتی ئێران و هەروەها بەشداری نەکردنی بریتانیا لە ئۆپراسیۆنی گەمارۆدانی دەریایی حکوومەتی ئێراندا. لە هەمان پەیوەندیدا وڵایەتە یەکگرتووەکان داوای لە بریتانیای کردووە کە ڕۆڵێکی سەربازی کاریگەرتر و بەرچاوتری هەبێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. هەروەها داوای کردووە کە بریتانیا دەبێت میێوانداری کۆبوونەوەیکی نێودوڵەتی بگرێتە ئەستۆ بۆ ئەوەی کە هاوپەیمانیەک دروست بێ بۆ پشتیوانیکردن لە ئازادی کەشتیوەڕانی لە تەنگەی هۆرموز. ئەم کۆبوونەوەیە هەروەها لە کاتێکدایە کە حکوومەتی نوێ
بریتانیا تا ڕادەیەک سیاسەتەکانی گۆڕیوە و سیاسەتەکانی بە شێوەیەک هاوتەری بووە لەگەڵ ئەمریکا بەتایبەت لەوانش داوای بریتانیاش داوای ئەوەی کردووە کە دەبێت ئاسایشی کەشتیوانی لە تەنگەی هەرموز یا گەروی هەرموز دابین بکرێت و هەڕەشە لە ئەم ئازادیە هێڵی سوورە بۆ بریتانیا. هەر لەسەر ئەم بابەتەش بریتانیا چەند جار بەڕوونی وتوویە کە هەڵوێستی بریتانیا و هەڵوێستی ئەمریکا لەسەر ئازادی بازرگانی و کەشتیوانی لە گەروی هەرموز یەک هەڵوێستە. هەر ئەمان پەیوەندیدا بریتانیا کەشتێکی جەنگی بەناو دراگۆنی ڕەوانەی ئاوەکانی ناوچەکە کردووە تا بۆ ئەگەری پێشاتەکانی داهاتوو وەکو ئەوەیە کە ئەسکۆرتی کەشتیەکان لە تەنگەی هەرموز بکرێ ئامادە بێ. حکوومەتی بریتانیا هەروها ڕێگەی داوەتەوە ئەمریکا کە چەند بنکەیەکی سەربازی ئەو وڵاتە لەوانە لە قۆبرس یا دیێگۆ گارسیا بەکاربێنێت بۆ ئۆپراسیۆنی بەرگری لە بەرامبەر هەڕەشەکانی حکوومەتی ئێرانی هەڕەشە موشکیەکان هەڕەشە پاپادیەکان تش بە کەشتیەکان لە ئاوەکانی کەنداودا. جگە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەها کە خودی وەزیری دەرەوەی ئەمریکا مارکۆ ڕۆبیۆ ئاماژەی پێکرد ئوکراین وا دیارە بە پێڕاپۆرتەکان پرسی غەزەش یەکێک لە تەوەرەکانی وتوێژەکانی وەزیرانی دەرەوەی ئەمریکا و بریتانیا بووە. بەڵێ سۆران خاتری پەیامنێرێ مە لە وەزارەتە دەرەوەی ئەمریکا گەلێک سپاس بۆ وێ راپۆرتێ. چەند ساڵان پشتی بریارە یەکەم یا دادگەهێ مرۆڤ و خزمên قوربانیên ئەمریکی yên çend êrişên koma Filistîniya terorîst Hemas serkeftineke qanûnî bi dest xistin. Vê hefteyê dadgeha bilind ya Amerîkayê daxwaza karbidestên Filistîniyan rawestandina pêkanîna fermana pêdaçûnê red kir. Merîwan Heme ev rapor derbarê vê yekê amade kiriye. پاش زیاتر لە 20 ساڵ برینداربووان و کەسوکاری ئەو ئەمریکیانەی کە لە چەند هێرشێکی حەماسدا بوونە قوربانی سەرکەوتنێکی یاساییان بەدەستێنا. دادگای باڵای فیدراڵی ئەمریکا ئەم هەفتەیە داوایەکی دەسەڵاتی فەڵەستینی ڕەت کردەوە بۆ وەستانی بڕیارێکی دادگا بۆ قەرەبووکردنەوەی قوربانیەکان بە بڕی زیاتر لە 650 ملیۆن دلار. داوا یاسایەکە پەیوەندی بە زنجیرەیەک هێرشەوە هەیە لە ناوچەکانی دەوروبەری قودس کە بوونە هۆی کوژرانی 33 کەس و برینداربوونی سەدان کەسی دیکە لە نێوانیاندا ژمارەیەک هاوڵاتی ئەمریکی. یەکێک لە خوێناویترین هێرشەکان تەقینەوەی بۆمبێک بوو لە کافتریای زانکۆی عیبری قودس لە ساڵی 2002 کە بووە هۆی کوژران و برینداربوونی دەیان کەس لە نێوانیاندا 5 هاوڵاتی ئەمریکی. حەماس بەرپرسیارەتی ئەو هێرشەی گرتە ئەستۆ. قوربانیەکان و کەسوکاریان بە پشبەستن بە یاسای دژەتیرۆری ئەمریکا سکاڵایان تۆمار کرد و بەرپرسیارەتیان خستە ئەستۆی دەسەڵاتدارانی فەڵەستینی. لە ساڵی 2015دا دادگا بڕیاری قەرەبووکردنەوەی دەرکرد، بەڵام چەندین ساڵ لە پرۆسەی تانە و پێداچوونەوەی یاساییدا بەسەرچوو لەبارەی ئەوەی ئایا دادگاکانی ئەمریکا دەسەڵاتی یاساییان هەیە لەم کەیسەدا یان نا. بەرپرسانی دەسەڵاتی فەڵەستینی هەمیشە بەرپرسیارەتیان لەبارەی ئەو هێرشانەوە ڕەت کردوێتەوە. باوەڕمان وایە کە ئەو تۆمەتانە بێبنەما و بەڵگەی سەلمێنراویان نییە. هیچ پەیوەندیەکی ڕاستەوخۆ لە نێوان کردەوەکانی ئەم تاکانە و بڕیارەکانی دەسەڵاتی فەڵەستینی یان ڕێکخراوی ڕزگاری فەڵەستینیدا نییە. لە مانگی سێدا دادگایەکی تێهەڵچوونەوەی فیدراڵی بڕیاری دادگای پێشووی دووپات کردەوە و فرمانی بۆ قەرەبووکردنەوەی قوربانیەکان دەرکرد. بۆ وەستانی بڕیارەکە دەسەڵاتی فەڵەستینی و ڕێکخراوی ڕزگاری فەڵەستین پەنایان بردەبەر دادگای فیدراڵی ئەمریکا. ئەوان هۆشیاریاندا کە جێبەجێکردنی دەستبەجێ ئەو بڕیارە کاریگەری دەبێت لەسەر دابینکردنی خزمەتگوزاری لە ناوچەکانی فەڵەستین. بەڵام پارێزەرانی قوربانیەکان دەڵێن بڕیارەکە سەرکەوتنێکی گەورەیە بۆ دادپەروەری. کێنت یاڵۆوێتس پارێزەری داواکارەکان لە لێدوانێکیدا بۆ ئەسۆسیێتد پرێس وتی خێزانەکان زۆر خۆشحاڵن بە بڕیاری دادگا چونکە ساڵانێکی زۆرە چاوەڕێی ئەم ڕۆژە بوون. بڕیاری دادگای باڵای ئەمریکا کۆتایی بەو کەیسە نایەنێت، بەڵام بڕیاری دادگایەکی تێهەڵچوونەوەی فیدرالی جێبەجێ دەکرێت هەتا دادگای باڵا پێداچوونەوە بەر بڕیارەکەدا دەکات. ئەمەش هیوای خێزانەکان دەهێڵێتەوە لە هەوڵی چەندین ساڵەیان بۆ دادپەروەری و وەرگرتنی قەرەبوو لە ڕێگەی سیستەمی دادگایی ئەمریکاوە. مەریوان حەما، دەنگی ئەمریکا.
کۆمیساریای باڵایی مافەکانی مرۆڤی نەتۆی یەکگرتووەکان ڕایگەیان لە مانگی سێی ئەمساڵەوە تاوەکو ئێستا لانیکەم 56 کەس لە ئێران بە تۆمەتی ئەمنی و ئاسایشی لە سێدارە دراون. ڤۆڵکەر تۆرگ بەیاننامەیەکی بڵاو کردوێتەوە و تێیدا ئاماژەی بەوە کردووە 27 لەو کەسانە خۆپیشاندەر بوون و لە ناڕزایەتیەکاندا دەستگیر کرابوون. وتیشی لەم ماوەیەدا ڕەوتی دەرکردن و جێبەجێکردنی سزای لە سێدارەدان لە ئێران زیادی کردووە. کۆمیساریای باڵای نەتۆ یەکگرتووەکان داوای لە کاربەدەستانی کۆماری ئیسلامی کرد هەموو لە سێدارەدانەکان ڕابگرن و هەنگاو بە ئاراستەی هەڵوەشاندنەوەی سزای لە سێدارەدان بنێن. ڤۆڵکەر تۆرگ نووسیوێتی نیگەرانم لەوەی کە سزای لە سێدارەدان وەک ئامرازێک بۆ بڵاوکردنەوەی ترس و سەرکوتکردنی ناڕزایەتیەکان بەکاربهێنرێت. هەر سەبارەت بە ئێران لەم دوایانەدا دەستگاکانی ڕاگەیاندن و کەناڵە نزیکەکانی کۆماری ئیسلامی باز لە جێبەجێکردنی ئۆپەراسیۆنی هەواڵگری و ئاسایشی دژ بە حزبەکانی ڕۆژهەڵات دەکەن و لە دوایین حاڵەتی لەم شێوەیەشدا بەشێک لەو دەستگا میدیانە بانگەشەی ئەوە دەکەن کە کوڕی سەرکردەی یەکێک لە حزبەکانیان لە باشوور تێرۆر کردووە و هاوکات پارتی ئازادی کوردستانیش ئەم بانگەشەی پشتڕاست کردوێتەوە و دەڵێ کوڕی حوسێن یزدان پەنا لە هەوڵێکدا بۆ تێرۆرکردنی بریندار بووە. چالاکی لەم شێوەیە و بڵاوکردنەوەی ئەم جۆرە هەواڵانە چه ئامانجێکی سیاسی لە پشتەوەیە؟ ئەم بانگەشانە چی کاریگەریەکی لەسەر چالاکی حزبە کوردیەکان و کەش و هەوای سیاسی ناوچەکە دادەنێت؟ لەگەڵ دکتۆر سەلاح بایزیدی نوێنەری کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستان ئێران لە واشنگتۆن قسە دەکەین سەبارەت بەم بابەتە. کاک سەلاح، سەرەتا سپاس بۆ ئامادەبوونت. کۆماری ئیسلامی بە بەردەوامی هێرشی موشەکی و فڕۆکەی بێفڕۆکەوانی دەکاتە سەر حزبەکان، بەڵام ئێستا جگە لە هێرشەکان دەستیشی داوەتە شەڕی هەواڵگری و میدیاییش. ئێوە ئەمە چۆن دەخوێننەوە؟ سەرەتا سڵاو بەفرۆخانم بۆ ئەوە هاوکارانتان و بینەرانی ئەو بەرنمەیە. لە ڕاستیدا ئەوەی باستان کرد ترۆر، کوشتن، ڕفاندن شتێکی تازە نییە. کۆماری ئیسلامی لە هەرێمی کوردستان ئەنجامی دەدا بە درێژایی ئەو کیانی کوردی کە لەو بەشە دروست بۆ لە هەرێمی کوردستان لە 92 بەدواوە کە لە 90ەکان سەدان کادری ئەم حیزبانە ترۆر کران خەڵکی ئاسایی مەدەنی کوردستانی ڕۆژهەڵات لەو بەشە دواتر لەو دوایدادا بە دیاریکراوی لە دەستپێکی شەڕەکەەوە لە 28 فەبریەوە سەدان هێرش کراوە بۆ هەرێمی کوردستان. بۆیە ئەم هێرشانە هەر هەبووە بەردەوام بووە، بەڵام بەشێکی زۆری من کە ئامانجێکی لە پشتە دەتوانێت لە چەند ڕۆوە ئێمە باسی بکەین. یەکێک لەوانە کە دەتوانێت ئەوە بێ کە لە کاتێکدا بۆ نمونێگەمە دەبینین کە لەو شەڕی ئەو دوای ئاگربەسەکە بەشی زۆری ئەو فرۆکانە فرۆکەی سوخترەسان هەمووی لە ئیسرائیل بووە، بەڵام لە کاتێکدا ئێران هێرشی کردوتە بۆ ئوردن، بۆ بەحرین، بۆ کوێیت، هیچ هێرشێکی بۆ دژی ئیسرائیل ئەنجام نەداوە و تەنها شوێنێک کە دەتوانێت کە بەو شێوەیەکی ڕەها هێرشی بۆ بکاتێت لە پەنا وڵاتانی کەندا و هەرێمی کوردستان بۆ پێمات بەشێکی بۆیە کە سرنجی بەرحاڵ بەشێک لە ڕای گشتی ناوخۆی بچێشە تا ئەو بابەتا کە بڵامدانەوەیەکی هەیە و لە کاتێکدا شوێنی شەڕی گەرم بە تایبەتی لە باشووری ئێرانە کە بەحاڵ وڵامداونێکی ئەو تۆینە بۆ کۆماری ئیسلامی بەسەر ئاسمانی خۆی من پێما زۆرتر شەڕێکی ڕەوایەتیە و شەرێکە کە ڕاگەاندنێکی ناوخۆی دەرونیە بۆ بەرحاڵ دەرسەدەی کەماوێتی. کەواتە کاک سەلاح، ئێوە پێتان وایە ئەمە تەنها با بڵێن شەڕێک نییە بۆ ڕوبەڕووبوونەوەی لایەنە کوردیەکان، بەڵکو استراتیژیەکی بەڕای جەنابەت بەرفەراوانتری کۆماری ئیسلامیە مەبەستە؟ بێگومان استراتژیی چەند لایەنەیە دەتوانێت ئەم استراتژیە بە پێی سەردەم بگۆڕێ. بۆ نمونە دەتوانێت بەشێکی لەو سیاسەتە ئەوە بێکە کە بیان و پاساوێک بۆەوەی کە کوردستانی ڕۆژهەڵات منزورم زۆرتر میلیتاریزە کرێ ئەو ناوچە سنووریانە بەرحاڵ ئەزمونێکیشیان هەیە ئەو قسە و باسانە کرا کە دەتوانێت کوردستان بەحاڵ دەورێکی هەبێ لە هەر ڕوبەڕووبوونەوەکی نوێی وڵات ئەمریکا و ئیسرائیل لەگەر ئێراندا دەتوانێت بەحاڵ فڕەهەندی هەبێت بووە
ئەوەشمان لەبیر نەچێت لە دوای ئەوەی کە پێگەی کۆماری ئیسلامی لە سووریا بم شێوە نەما لە لوبنان ئاسۆیەکی نادیاری هەیە مانەوەی پێگەکانی لە عێراق بەتایبەتی گرنگێکی زۆری هەیە بۆ کۆماری ئیسلامی لە پەنا حوسێکاندا بۆ دەتوانێت لە گۆشە ڕهای جیاوازەوە چاولەوەی کە ئەو سیاسەتانی کاک سەلاح هەندێک کەس دەڵێن بەشێکی ئەم چالاکیانەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە کۆماری ئیسلامی دەیەوێت بەم شێوەیە جۆرێک لە بێمتمانەیش لە ناو خودی حەزبەکانە دروست بکات جۆرێک لە چوزانم ترس بڵاوکردنەوەی ترس و هەروەها بێمتمانەی بەڕاستی بێمتمانی نازانم پێم وانییە بەڵام بەرحاڵ کۆماری ئیسلامی وەکو کوتمەکو شتێکی تازە نیە کشتوکردنەوە نییە کە ئەو پێشمەرگەی ئێستادی بیان وەکو باسم کرد چەند سەد کادری ئەم حزبانە لە هەرێمی کوردستان ترۆرکراوە لە دەینەوە دیزاینی دواتر بەردەوام لە 2-3 دەی ڕابردوو کۆماری ئیسلامی حەولی داوە لە شێوەهای جۆراوجۆر ڕفاندن کوشتن موشکباران هەموو ئەوانەی بەحاڵ تاقی کردوێتەوە بۆیە من ئەوەی ئێستا کە بەرحاڵ ئەو گوشارانە زیاد کراون من لە بەهێزی کۆماری ئیسلامی نبینم چون لە ڕابردوودا زۆر بەهێزتر بوو کە بەرحاڵ بەو شێوەن بوو ئێستا وەکو کوتم دەتوانێت لایەنێکی هەبێ بۆ مەسرفێکی نێوخۆیی کە وەکو مێدیا باسی بکات چون کە هێرشێن لە دەرەوەی سنوورەکان کارێکی خۆی کردەوە چون بەرحاڵ بەردەوام ئەو هەواڵانش لە مێدیاکان بڵاو دەبنەوە کە ئەگەر شەڕ دەست پێ بکاتەوە بەڵکو ئەو شەڕە بە شێوەیەکی سنووردا شەڕێکی زەمینی بێدەژی کۆماری ئیسلامی من پێم وایە وەکو سیاسەتێکە کە کۆماری ئیسلامی بڵێ کە لە کاتێکدا حاڵ دەسەڵاتی بەسەر ئاسمانی خۆیدا نەما بەسەر ناوچەکانی خۆیدا نەماوە بڵێ مە دەتوانین لە دەرەوەی سنوورەکانمان باشە کاک سەلا ئەگەر مەبەستی کۆماری ئیسلامی هەر ئەمە بێ کە جەنابەت باسی دەکەی گوایە بانگەشەی ئەوە بێ کە ئەوێت لەو ڕێگایەوە موراڵی حزبەکان بشکێنێت و یا گەیاندنی ئەو پەیامە بێت کە بڵێ ئێمە نفوزی هەواڵگری و ئیتلاعاتیمان هەیە لە ناو حیزبەکانە یان لە هەرێمی کوردستان ئەگەر وابێ حزبە کوردیەکان بە کۆمەڵەشەوە چی استراتیژیەکیان هەیە بەرامبەر بە ئەم شەڕە ئەمنی و ڕەوایەتیەی کۆماری ئیسلامی بێگومان حزبەکان دەسەڕایەتێکی دژواردان سەختان بۆیان دروست بۆ لەلایەک ئێمە دەبینین کە واقعەتی قبول بکەین کە ئەو وڵاتانەی لە کەنداو دەبینین کە کۆماری ئیسلامی بەردەوام لە ژێر هەڕەشەی کۆماری ئیسلامیدان نەیانتوانێت بەو شێوەی وەکو دەوڵەتیشن ڕوبەڕووی کۆماری ئیسلامی بنەوە بەڵام ئەوەی کە دەبینین ئەم حیزبانە بە شێوەیەکی ڕێکخراو بەش هەوڵ دەدەن کە زۆرتر خوان بپارێزن زۆرتر بتوانن مانەوەی خوان لەوێ بەحاڵ بچەسپێنن لەو بارودۆخەدا کە بڕوای ئەمە بارودۆخێک نییە کە بەردەوام بێت خۆی ئەوە دەتوانێت کە بەحاڵ زامینی ئەوە بێ کە بەحاڵ مانەوەی بزوتنەوەی کوردستانی ڕۆژهەڵات بە زیندی بمێنێتەوە بۆ خۆی ئەو دەتوانێت ئەرکێکی گەورە بێ بۆ حیزبانە. بەڵێ سەلاح بایزیدی نوێنەری کۆمەڵەی شۆڕشگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە واشنگتۆن سپاس بۆ ئامادەبوونت. ولی هر گریدای ایرانی ایریشن رژیم ایرانی لسر حریم و کردستان به صدان دونمین زوی و دارستانان شوتاندنه ده انجام ده زیانه که مزن یا جنگهی لسرانسری دوره پیدا بویه گلک جوان جهین آرمانچکری نزدیکی دورن سیویل آنون افجی آلوزی یا جنگه زیاده تر دکه پیامنیر سنور کریم سلیمانی اف راپورت آماده کریه. ئاگری هێرشە دەستدرێژیکارەکانی ئێرانە بۆ سەر هەرێمی کوردستان. لە ماوەی 40 ڕۆژی جەنگەوە تا ئێستا ڕژێم ئێران بە درۆن و موشک هێرش دەکاتە سەر هەرێم. ئەم هێرشانە تەنها بۆ سەرژیانی ئەندامانی حیزبە کوردەکان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان نین، بەڵکو وێرانکاریکی گەورەی ژینگەیی بە دوای خۆی داهێناوە. شارەزایانی ژینگە هۆشداری دەدەن لەوەی کاریگەری ئەم وێرانکاریە لە داهاتوودا لەسەر خاک و ئاو و هەوای هەرێم زیاتر دەردەکەوێت. سووتان کاریگەری زۆر گەورەی هەیە بۆ سەر خاک، بۆ سەر هەوا، بۆ سەر کەم ئاوی و بۆ بڵاوبوونەوەی نەخۆشەکانی ژیانی. ئێمە ئازانی زۆربوونەی ئەو سووتانانەی کە لە جیانە ڕوئەیە خۆ بەس بەتەنیا سووتانی ناوچەی سەوزایی نییە.
ئیکۆسیستم تێکەچێت ئەوەی کە پێوتێ فرەزیندەی لە ناوەچێت ئێتۆ خواردنەکە و سووڕی ژیانی من پابندە بە فرەزیندەیەکانەوە کە لەو زەویە هەیە لەو ناوچە سەوزاییە هەیە لەو دارستانەیە هەیە ئەوانیش بەشێکن لە ئێمە یەک سووڕی تەواوکەرین کاتێک کە ئەوانە نامێنن کاریگەریە کاتە سەر ئێمە. بەشێکی زۆری هێرشەکان کە بۆ سەر کێو و سەوزاییەکان بوون دەیانداری بە تەمەن و ئاژەڵ و ڕووبەری کشتتوکاڵی سووتاندووە بەڕای چاودێرێکی سیاسیش ئامانجی ئێران وێرانکاری خاک و ژینگەی هەرێمە لە سەروی ژیانی هاوڵاتیانەوە و هێرشەکان نەفەسێکی دوژمنکارانەیان هەیە بۆ سەرخاکی هەرێم. ژینگە و خاکی هەرێمی کوردستان بۆیە ئەکرێتە ئامانج لەبەرەوەی مەسجە بۆ ئێمە کە ئەگەر لەوەی لەناو شارەکان ئەدرێ لەناو بارگای عسکەری حکوومەتی هەرێم ئەدرێ لەناو بارگای سەربازی هێزەکانی ئۆپۆزیسیۆنی ئێرانی ئەدرێ لەناو بارگاکانی یەکێتی و پارتی و هێزەکانیان ئەدرێ ئاماژەیە بۆ ئەوەی کەس پارێزراو نییە و ئێمە هەر کاتێک هەر شوێنێکمان بوێ جگەل لە ژینگەی کوردستان جگەل لە خاکواوی کوردستان ئەتوانین خەڵکی کوردستان ئەتوانین ناوەندە سەربازی و یاسایەکانی کوردستانیش بکەینە ئامانج. بەشێک لە ڕێکخراوە ژینگەیەکان دەڵێن سەدان و هەزاران دۆنم لە خاکی هەرێم بەو هۆیەوە سوتاون. جەنگەکان لە خۆناغەکان دەست پێکەن و لە خۆناغی کۆتایی پێبێن بەڵام لێکەوتی تێکچوونی ئەم ژینگەیە لەسەر ئەم هەساری ئێمە هەڕەشەیەکی دەمدرێژە هەڕەشەیەکی دەتوانم بڵێم لێکەوتەکانی بە سەدان ساڵ دەمێنەوە لەسەر دەبن بە هەڕەشە لەسەر مرۆڤایەتی و لە هەمووشی مەترسیداتر ئەوەیە و ئامارێکە لەبەر دەستماندا هەیە دەوڵەتی کۆماری ئێران چەکی فسۆڕی سپی بەکارهێناوە کەمە کاریگەرێکی زۆر مەترسیداری لەسەر ژینگەی ناوچەکە هەیە دەتوانم بڵێم کاریگەریەکان و یان لێکەوتەکانی بە سەدان ساڵ ئەمێنێتەوە. بەشێک لە ئاگرەکان دەیان کیلۆمەتر لە ئاوەدانی و شوێنی نیشتەجێبوون و بارگای حزبەکانەوە دوورن بەو پێش بێت هێرشەکان بە شێوەی هەڕەمەکین و بە مەترسی و دەستدرێژی بێپاساو بۆ سەرخاکی هەرێمی کوردستان دادەنرێن. سنوور کەریم دەنگی ئەمریکا سلێمانی. ناوەڕووکی یاسای چوارچێوە بۆ پرۆسەی ئاشتی بڵاو بووەتەوە. یاساکە لە 12 مادە پێک هاتووە و بابەتی گرنگی وەک چەکداماڵینی پەکەکە و گەڕانەوەی ئەندامەکانی و دیاریکردنی باری یاساییان و پرۆسەی هەڵبەشاردنەوەی ئەو پارتە و چەند پرسێکی گرنگی دیکە لە خۆ دەگرێت. گرنگترین خاڵی ئەم یاسایەی چوارچێوەیە لە ڕووی سیاسی و چیە بۆ ئەم بابەتە ئەیوب دەمێر پەیامێرمان لە ئەستەمبول لەگەڵمانە. ئەیوب باسی کە بۆمان کە گرنگترین خاڵەکانی ئەم یاسایە چییە؟ Ev yasa wek tejî amajê kir ji 12 xalî pêktî rastî di nav 12 xalan da jî 2 xal betal e ana lê 10 xal tevahî dikarim bêjim ku yani xala yekemîn xala duyemîn bi taybet derdikeve pêş çi dibêje dibêje ku PKK û KCK rêxistineka terorîst e û di vê derê da ji bo çekberdana wan çekradestkirina wan vegera wan û aliyê hukukî da û aliyê hin tiştên din da tevahî yasa rê û rêbazekî nîşan dide. Li gorî vê rêbazê jî dibêjin ku mesela hin yasaya da mang diyar dibe. Mesela nav 6 mehan da heke yên ku vegerin bên dikarin werin û ew jî bên di nav 3 salan da ji bo wan cezaya talûq dikin û aliyê din da jî tevahî di nav van halên zagonê da yani ji vê pêşnîmeyê da vegera çekdarên PKK û radestkirina çekan tê nîşan dayîn û aliyê din da jî rastî bivê nevê him ew hebû dixwastin ku mesela raya giştî jî nêrîneka wan serê hebû gelo bi ser mesela Kurd wê bisekinin nesekinin di vê derê da mesela Kurd hiç nîne bes tasfiyekirina PKK û vegera wan diyar dike. باشە ئەو پشتی دیارکردنا خاڵێن vê bernivîsê gerlo wê çi rêbazeke qanûnî hebe herîkê em di nav parlemanê de îro ji xwe berdevkên serokên gruba AKP'yê diyar kir Abdullah Güler got ku 36 kesî zêdetir yani imza dane ji bo ya û ewan ji xwe îro qanûn pêşkêşî serokê parlamentoyê kirin roja îneyê
دچه کمیسیونا داده پشتی کمیسیونا داده جی یکشمی و بشینن پارلمانتو yani meclisi جویشون داتر پارتین سیاسی یکو پارلمانتو دانه و لسر ve peşnuma kanuna çerçeve nerine xwe diyar bikin û di nav rojên pêşiya me da jî wê bibe kanûn an jî rewşeka çawa bide navara xwe çi bibe tevahî wê xeteka wisa berdewam bike tê gotin ku dîsa berî û parlamentoy an jî bikeve betlayê ev kanûn wê derkeve. بەڵێ ئەیوب دەمێر پەیامنێ لە ئەستەمبوڵەوە سوپاس بۆ زانیاریەکانت ئەیوب. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرینێن جیاواز لە دۆر ڕوودان. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ سوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنگتۆن بلەز و وەرگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. باکووری ڕۆژهەڵاتی سووریا ناوچەیەک کە لە مێژە یەکێکە لە گرنگترین ناوەندەکانی بەرهەمهێنانی نەوتی وڵاتەکە ئێستا دەچێتە قۆناغێکی نوێی ئاوەدانکردنەوە و گەشەپێدان لە بواری وزە. بەرپرسانی سووریا لەگەڵ کارگەڕانی کۆمپانیایەکی ئەمریکایی دەستپێکردنی پرۆژەیەکیان بۆ نۆژەنکردنەوە و پەرەپێدانی کێڵگەنەوتیەکانی ئەو ناوچەیە ڕاگەیاندووە هەنگاوێک کە ڕەنگە کاریگەری بەرچاوی لەسەر ئایندەی بەرهەمێنانی نەوت و ئابووری ناوچەکە هەبێت. راپۆرتێکی هاوکارمان ئەمجەد کۆردۆ دەبینین لەم بارەیەوە. Li zeviyên Rûmelanê kohekî girîngtirîn qada neftê di nava Sûriyê de tê dîtin. Peymaneke dirêjdem ku dirêjahiya wê digihêje 25 sala di navbera her du aliyan de hate îmzekirin. Di vê peyamê de pişka kompaniya nefteya Sûriyê sedî heftê ye û pişka kompaniya Amerîkî Açkîn Enerjî sedî sî ye. Bi misogirkirina rêjeyeke ji dahatan bo parêzgeha Hesekê. Armanca sereke ew e kobriya teknolojiya nûjen berhemê neftê gav bi gav bilind bikin. Da ku heta dawiya sala 27 bigihînin nêzî 250,000 bermîl di rojê de. Plana me nûjekirina qadên neftê û başkirina rewşa giştî ya karkiran e. Her wiha em ê bixebitin da ku derfetên nû yên kar biefrînin û sektora neftê di parêzgeha Hesekê de pêş bixin. Di nava konferansa rojnamevanî de û dibin siya rewşa aloz a herêmê de. Me pirsyara sereke li ser ewlehiya veberhênanê di nava Sûriyê de arasteyê aliyê Amerîkî kir. Di nerîna we de Sûrî ji bo veberhênanê ewle ye bi taybet dibin siya şerê Îranê û li aramiya herêmê de. Belê me berê ew yek piştrast kiriye. Me ji berî du mehan ve li Rûmelan û li Sûriyê dest bi kar kiriye. Sûriyê dê ber bi siberojeke baştir ve biçe. Em piştrastin û rewş gelkî aram e û hêja ye veberhênanê ye. Cîbcîkirina projeyên nûjenkirinê û anîna teknolojiya nûjen tenê bi aliyê aborî ve sînordar namîne. Ew rasterast bandorê li ser baştirkirina mercên kar û afrandina derfetên nû ji bo xelkê herêmê dike. Plana me ew e ku berhemê zêde bikin û hevkariya kampaniya hekenê re pêş bixin. Niha mijûlî nûjekirina bîranin û em hewl didin ku di şert û mercên hawirdorî yên baştir de kar bikin. Her wiha em kadroyên Rûmelanê perwerde bikin û teknolojiya nûjen bînin vê qadê. Ev hevpeymaniya stratejîk dergeheke nû di siberoja petrola herêmê de vedike. Ew gav xewna vejandina aborî û ewlehiya veberhênanê di dilê parêzgeha Hesekê de dike rastiyeke li ser erdê. Emced Kurdo, Dengê Amerîka, Rûmelan.
دایکی چیچە کۆبانی ئەو شەڕوانە کوردەی کە لە ساڵی 2019 دەست بەسەر و سزای زیندانی هەتاهەتایی لە تورکیا بەسەردا سەپێنرا داوای ئازادکردنی کچەکەی دەکا. پارێزەرێکی خەڵکی کۆبانی دەڵێ تورکیا دەسەڵاتی یاسایی نەبووە بۆ دادگایکردنی ئەو شەڕوانە. وردەکاریەکانی ئەم دۆسیەیە لەم راپۆرتەی ڕەدوان بێزاردا دەبینین. میدیا فریال و ئایا سێژە هەفت لیستگڤانên کورد گۆ شامپیۆنا ciwanan a Rojavayê Asyayê ya 2026 bi tîma neteweyî ya Sûriyê re bidestxistin. Lîstikvan û golparêza ji bajarê Qamişlo Mîdya Hesên di maça dawî de du pênaltiyên li dijî Libnanê parast. Gobû sedema serketina tîma neteweyî ya Sûriyê di şampiyona Rojavayê Asyayê de. و خلاتا گلپارێزا هەری باش ئا شامپیۆنێ وەرگرت. مسیرامە 2022 بەلشی بنادیا جیهاد رو بدور ئا پەیمان کە لاعب و 2024 ئەز بنادیا هیلار کە حارس مشاركان ضد بطولات وعيدات وناشئات سر مستوى سوري وسر مستوى مقاطعي متحردوا أجي أفضل حارس بر دور الحمد لله خدين مفقا نافيمد منتخب دهات ما تشوف بطولة غرب آسيا شاركان والحمد لله ما بطولة استنجي وما أفضل حاجة تستن. فريال حسيني 7 سال فوتبول دليزا وبتيما الهلال را دليغا سوريا دا وهروها بتيما اجتماعية سوريا رجي چند شامبيون بدست خستنا. حفظ لعبة كرمانج بون ونيفي ما تقريبا ما حمكاد ليست وما حمكاد تشتي سرخو كر وما قالك باش ليست ما قالك مستوى قوي ما في بطولات قدمان وطبعا في بطولات دواز بمنتخب السوري دستينم وقال لك جارا نافي مني منتخبات ما بطولة وعيدات اجي ديسا دوري سوري بما الغرب اسيا ما اوجي ستاند تشتي مستحيل كر انه 2-0 خسران بوم كر تعادل 2-2 وشو جزاءاتها خدت عالم وفقان وما بطولة آیا حسین گل ناوندا قاده دلیزه بکیف خوشیه که مزن رولا لیستگوان کرد د سرکفتنا تیما سوریه د شامپیونا روجاوای آسیای ده پیش راست دکه. ما بطولة آني مسرخو تعبين ما هفدو شجعان بارمني نهائي بلبناني ربو صراحة انه خسران بون 2-0 شوطي اول شوطي دوام ما هفدو شجعان بيان عطو جولي تعادل آني كردي او جيش طلع رانه وميديا حسين جيش قامش لوي ضربة جزاءات صداندن وما بطولة آني وكلكي كيف ما هات ومقلكي باصدين إنه أف صعوباتي ما وفتعبا ما قش بدروانة شو ما بطولة آني ما تشكي قلكي باشكر. د فوتبولا جنان ده لیستگوان کرد و تیمن باجاران ده آستا هری بلنده تندیتن. پشتی سالن دریج ین پاش گو خستنه ده سردما رژیما بعض ده کرد هیوی دکن گو او بکاربن ده سوریانو ده ببن هفکارن چالاک جورزیش دست پی بکن و بجهجن ريزن هري بلند لسوريا. إيفان حسيب دنج أمريكا قامشلو. مووسڵ سەرەڕای ئەوەی گەورەترین بازاڕی ماسی لە عێراقدا هەیە بەڵام ڕوبەڕووی قەدەخەکردنی ڕاوماسیە لە ڕووباری دیجلە بەڵام بەلەم سازە کۆنەکانی ناوچەکە بەردەوامن لە دروستکردنی بەلەمی ڕاوکردنی ماسی و بەلەمەکانیان هەناردە دەکەن بۆ ئەو ناوچانەی عێراق کە هێشتا ڕێگە بە ڕاوکردنی ماسی دەدرێتیدا. پێکەوە راپۆرتێکی دیار جەماڵ لەم بارەیە دەبینین. لە نێو دوکانێکی بچووکی وێرانی دەستی داعش لە مووسڵ سەرقاڵی دروستکردنی بەلەمە بۆ ماسیگرەکان. هەر وڵاتێک بۆ گوزەرە تێپەڕ بێت یەکسەر گوێی لە چەکوشە و دەزانێت کە بەسام سەرقاڵی دروستکردنی بەلەمە. ئەم پیشەی وەک میراتێک لە باو باپیرانەوە بۆ ماوەتەوە بەڵام لە دوای نەمانی داعش لە ساڵی 2017 بە گوتەی خۆی خواستی ناوخۆی مووسڵ بۆ کڕینی بەلەمەکانی کەمی کردووە. ئەویش بەهۆی ڕێگری هێزە ئەمنیەکان لە ڕاوکردنی ماسیە لە سوندەکەدا.
ئەم بەلەمانە دەیان ماسیگربەکاریان دێنن ماسیگرەکان لە دەریاچەکان و لە هەموو شوێنێکەوە دێن هەتاکو لە کەرکووک ئاڵتون کۆپری دبس و ناوچەکانی سەلاحەدین و شەرگاتیشەوە واتە زۆرینەی ماسیگرەکان ئەم جۆرە بەلەمانە بەکاردێنن ئەم بەلەمانە لە مێژە لەم ناوچەیە لە مەیدان دروست دەکرێن ئێمەش پشتا و پشتونەوە دوایینەوە ئەم پیشەیە وەردەگرین. ئەم بازارە یەکێکە لە گەورەترین بازاری کڕین و فرۆشتن بە ماسی کەچی هیچ جۆرێک لە جۆرەکانی ماسی هی ناوخۆی مووسڵ نییە و سەرجەمیان هاور دەکراون. هەموو جۆرەکانی ماسی بەکاڵی و برژاوی لە نێو بازارەکەدا کڕیاری ئەبوو هەشام ڕۆژانە سەدان کیلۆ ماسی دەخاتە نێو ڕۆن و بە سوکراوی بە موشتەرەکانی دەفرۆشێت چونکە خواردنی ماسی لای هاوڵاتیانی شارەکە خۆشترین خواردنە. وەکت منە عەسا خاڵۆ مامەگیان ئێستا قەدەغەی ڕاوکردنە ئەمە لەلایەک لەلایەکی تریشەوە بەهۆی تەزووی کارەبا و ڕێگری دەکرێت دەزانیت ڕاوکردن بە کارەبا چ زیانێک دەگەێنێت ماسی بچووک و ماسی ورد و هێلکەی ماسی و هەموو شتێک دەکوژێت و لە ناوی دەبات هەر بۆیە لەبەر ئەم ڕاوکردنە بە کارەبا هاتن و ڕاوکردنیان لەم شوێنە ئێرە بازاری کۆ تاکە ئەو ماسیانەی لە پارێزگەکانی ترەوە دەهێنرێنە ئەم ناوچەیە و بە کۆمەڵ دەفرۆشرێن یان هەندێک جار لە دەروی وڵاتیشەوە ئاوردەیان دەکەین. مخارج القطر لە نێوان دروستکردنی بەلەم لەسەر کەلاوەکانی شەڕ و فرۆشتنی ماسی هاوردەکراو لە بازارەکاندا مووسڵ چیرۆکی خەباتێک دەگێڕێتەوە بۆ بەردەوامی ژیان شارێک کە هێشتاش بە هیوای ڕۆژێکە ڕووبارەکەی ئازاد بێت و بەرەبوومی دەستڕەنجی خۆی بخاتە سەر خوانەکان بەڵام ترسی هێزەمنیەکان لە دووبارە تێکچوونەوەی دۆخی ئەمنی ڕاوی ئازادی ڕاگرتووە. پرسیارێکی بێوەڵام مێشکی هاوڵاتیانی ئەم شارەی داگیر کردووە لەوەی کە بۆچی ڕێگە نادرێت ڕاوچیەکان لەسەر ڕووباری دیجلە ڕاو بکەن. ئێمە پەیوەندیمان کرد بە هێزەمنیەکانە ئەوان باسییان لەوە کرد بەهۆی بارودۆخی ئەمنیە حاڵی حاضر ناتوانن ڕێگە بدەن بە هیچ کەس و ڕاوچیەک بۆ ئەوەی ڕاو بکات. دیار جەمال دەنگی ئەمریکا مووسڵ. لەگەل نەبوونا ناوەندێکە تایبەتش بۆ زارۆکن بە سندرومە داون لە هەڵەبجایە هەنێک مالبات ڕاستی زەحمەتیان تێن ji بۆ پشتگیریە پێویست بۆ زارۆکên xwe. لێ مامۆستەیەک لە وی باژاری کۆ دایکا زارۆکێکی بە سندرومە داونە دەرسێکە هاوینێ لە ماڵە خۆفەکریەدا و ئالیکاریە زارۆکên bi vê nexweşiyê bike. Ferhan Hewremanî ev raport amade kiriye. ئانیاسۆران منداڵێکی توش بووە بە کۆنیشانەی داون لە قوتابخانەشدا بڕاوە لەبەرەوەی لە هەڵەبجە سنتەرێکی تایبەت بە ڕاهێنانی ئەم منداڵانە نییە بە ناچاری لەگەڵ باوکی ڕووی لە خولێکی هاوینە کردووە کە لە ناو ماڵێکدا کراوەتەوە. لە پارەوە لە مەکتەب دەرمان کردووە دەرمێناوەتی بەبەنی ئەوە کە مەجالم نییە لە بۆنی دەوامشتمەوە مامەساکە وتی مدیرەکە وتی بێ 5 لە قوتابخانە بیت لەگەڵ یابیت ئەوەی ڕاستی بێ منیش بۆم نەکرا ئیتر هێنام و ماڵەوەی سە لە ماڵەیە. شادان مامۆستایە و لە یەکێک لە قوتابخانەکانی هەڵەبجە وانە دەڵێتەوە دایکی منداڵێکی کۆنیشانەی داونە ئەو بە ئامانجی تێکەڵکردنی منداڵەکەی لەگەڵ منداڵانی دیکەی ئاسایی خولێکی ژینگەی و پەروەردەیی لە ناو ماڵەکەی خۆیدا بۆ منداڵانی گەڕەکەکە کردووەتەوە. مناڵەکەم تەوان ئەوە سروشتی مناڵانی داون سیدروم وایە ئەبێت تێکەڵی خەڵکیان بکەیت یعنی ئەوە زۆر گرنگە تەنانەت وەکو نان و ئاو گرنگە بۆ مناڵانی خاوەن پێداویست خاوەن بڵێن ئەوانی کە داوان سیدرومن کۆمەڵایەتی بوون زۆر گرنگە بۆ ئەوان لەبەرەوە زۆربەی جار کە ناوەکانیانە خوێنمەوە ئەویش دانی شوێناوی مناڵەکانە خوێنێتەوە یان کتێبی چیرۆکەکەم لێ وەرەگرێ ئەلبا منیش ئەوە بخوێنمەوە. تەنها سنتەرێک کە لە هەڵەبجە هەبێت سنتەری ئۆتیزمە کە لەلایەن سەرمایەدارێکەوە کراوەتەوە بەڵام منداڵانی کۆنیشانەی داون وەرناگرێت تا ئێستا ڕەزامەندی ڕسمی بۆکردنەوەی سنتەرێکی تایبەت بە منداڵانە لە هەڵەبجە نەدراوە ئەمە لە کاتێکدایە لە پارێزگاکانی دیکە هەیە. لە سلێمانی لە هەولێر لە دوهۆک لە شوێنەکانی کە پەیمانگاکان هەیە لەوێ خزمەتەکانیان وەرەگرن وەکو پەیمانگای پیشەیی پەیمانگای نابیست پەیمانگای هانا پەیمانگای ئەو پەیمانگانەی کە پێویستەکە لەوێ هەیە بەڵام بەداخەوە تا ئێستا لە سنووی بەڕێوەبەرایەتەکە ئێمانە تاوەکو ئەم لەحزەیە کە قسە لەگەڵ جاناب تاکەم دوای ئەوەی چەندین جار داواکاریمان کرد تا ئێستا بەڕێوەبەراتی کەمەندامان و ئەو سێکتەرانێک کە پێویستە بە بەڕێوەبەراتی کەمەندامان لە سنووری بەڕێوەبەرایەتەکە ئێمە کاران نییە.
سەرپەرشتارێکی پەروەردەی تایبەت ئاماژە بەوە دەکات کە لە ساڵانی ڕابردوودا و باوکاری ڕێکخراوە بیانیەکان قولی هاوینەی هاوبەشیان بۆ منداڵان کردووەتەوە، بەڵام ئەمساڵ بەهۆی نەبوونی پشتیوانیەوە هیچ قولەیەک نەکراوەتەوە. خۆی ئەوانەی کە دا ببڕێن چکە بەڕاستی و تۆ مناڵێکی خاون پێداویستی تایبەت ئەبێ شتەکان ڕۆژانە بۆی دووبارە بکەیتەوە کەن دووبارەی نەکەیتەوە یەنەوە خاڵی سفر ئەمە هەمویان نا زۆربەی زۆریان لەوانەیە لە سا 6 لە سا 7 بڕۆنەوە سەر خاڵی سفر ینی بۆ مامۆستاکان بۆ ئەو ستافەی کە هەیە زۆر ناڕەحەتە تا دیسان دەست پێکاتەوە. ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجە سەرجەم پێداویستەکانی خولەکەی دابین کرد لە 4 ڕۆژی ڕاهێنانەکەیاندا 2 مامۆستایان ئامادە دەبن. نەبوونی هیچ سنتەرێکی تروای کردووە خێزانەکان بەردەوام منداڵەکانیان بهێنە ئەم خولە، بەڵام بەهۆی نەبوونی پشتیوانی داراییەوە نەتوانراوە شوێنێکی تایبەت لە دەرەوەی ماڵ بۆ ئەم خوێندکارانە دابین بکرێت. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. لە شارە جۆربەجۆرەکانی ئەمریکا ساڵانە یەکەم سێشەمەی مانگی هەشت بە ناوی شەوی نیشتیمانی هاوپشتی مەراسمێک بەڕێوە دەچێت بۆنەیە کە ئامانجی بەهێزکردنی پەیوەندی نێوان هاوڵاتیان و پۆلیس و دەستگاکانی فریاگوزاریە. لەم بۆنەیەدا جەوێک بۆ گفتوگۆکردن و ئاشنابوون لەگەڵ یەکتری دەڕەخسێ. با پێکەوە راپۆرتێکی هاوکارم بیتا مشایخی لەم بارەیەوە ببینین. دیگەرماهیە ئێوارە هاوینێدا gelek kes li hev dicivin da ku civakeke bihêstir ava bikin. Dema ku havîn hêdî hêdî ber bi dawiyê vediçe, polîsên li Amerîkayê di sêşema yekema meha tebaxê de çalakiyên civakî bêktînin. Da ku mirovan bînin cemhev, demê bi hev re derbas bikin û têkeliyên bihêz bikin. Li Arlingtona Virginiayê ku li taniştê Washingtona paytext, cîran, malbat û heval ji bo pîrozkirina şevderiya niştîmanî tên cemhev. Bi dengî mûzîkê, lîstîka zarokan û mirovan ku bi keyf xwarina xwe dixwarin, etmosfêra çalakiyê germ bû. Saziyên cudayên ewlekariyê ji beşdarî vê bernameyê bûn, da ku li ser xebatên xwe agahiyê bidin û herama me ewletir bikin. Kayleigh Hogaboom ku li Virginiayê wekî berpirsyara ragihandina ewlekariya gêştî dixebite, giringiya vê çalakiyê anî ziman û destnîşankir ku ev yek dikare bibe alîkar ji bo kêmkirina rûdanên nexwestî nava civakê. Şevdariya niştîmanî çalakiyeka ewlekariya seranserî welatî ye ku giringiyê didite civakî li hemî cîhanê nemazel Arlington. Di vê çalakiyê de polîsên hemî pişkan hene. Ev rêyeka baş e bû danûstandinê û girêdanê civakê me ve taybet ku niha dem li vir hem jî li seranserî cîhanê girîjî hene. Ev bername fersendekê didite me ku em peywendiyên xwe durist bikin û behsa xizmetê xwe bikin û vî rengî giringiya xizmeta xwe nîşan bidîn. Dîdina hemî kesan jî li vêrê gelek xweş e. Laura Kentula ku dayik e, bawer dike ku ev bername alîkariya zarokan dike da ku rola polîsana di nav civaka me de çêtir fem bikin. Malbata me her sal tevlî şevderiya niştîmanî dibe. Carinan em diçin zêdetirî bernameyekê ji ber ku em şansdarin ku di taxa me de çend bername hene. Îşev em diçin du bernameyan. Bi taybetî ji bo zarokan xweş e ku dibînin herkes bi hev re di nav peywendiyê dane û bi polîsan re hevkariyê ava dikin. Di nav malbata me de jî polîs hene û ez herdem dixwazim ku zarokên min polîsan wekî dostên me bibînin. Wekî mirovên ku em bi hev re dixebitin da ku taxa xwe ew le bihêlîn. Ji bo rûnişvanên mîna Andrea Ross, ev cara yekem e ku ew tevlî vê bernameyê dibin. Min taze bîst ku ev bername heye. Kurê min li vir diçe mektebê. Min dît ku bi kêf e û ez ji vê civakê hez dikim. Min biryar da ku ez jî bêm. Şevderiya niştîmanî berdewam dike ku tîkeliyekê di navbera xelkê heremê û polîsên ku wan diparêzin de çê bike û nîşan dide ku dema her du alî bi hev re bin, civak hîn bihêztir dibe. تیمەکانی مین هەڵگر لە گوندەکانی نێوان سەرەکانی و تەڵتەمەر کار دەکەن بۆ پاکردنەوەی ئەو تەقەمەنی و مینانەی کە لە شەڕدا بەجێماون. ئەم ئۆپراسیۆنە یارمەتیدەر بووە بۆ گەڕانەوەی بەشێک
لە خێزانە ئاوارەبووەکان بۆ سەرماڵ و حاڵی خۆیان بەڵام شارەزایان دەڵێن ڕەنگە ساڵانێکی زۆر بخایەنێ تا ئەو ناوچانە بە تەواوی پاک بکرێنەوە. ئەمجد کۆردۆ لەم راپۆرتەدا زانیاری زیاترتان پێشکەش دەکات. پشتی گۆگوندی وی ژماینان هاتە پاقشکردن. ساڵح ئەلبەرهۆ تەوی هەڤژین و 5 زارۆکێ خوێ ڤەگەریە گوندێن خوێ. صالح کوش ساڵە 2019 ji ber pevçûnan koçber bûbû û di dibistaneke bajarê Hesekê de dijiya. Îro kêfxweş e kovegeriya ye sermal û milkê xwe. Em jî sala 2019 ve ji ber pevçûnan koçber bûn. Îro pênc rojin piştî govûn ji mayînan paqij kirin em vegeriyan û hem ji Xwedê re. Malê me xerab bûne lê niha em pêwîstî piştgiriyê ne dago em bikar bin jiyana xwe ji nû ve ava bikin. Li gundê Umilkêf û navenda paqijkirina mayîna di sektora rojhilat de kar û xebatên tîman berdewam in. Ev navenda ku serpereştiya sêrê xistinên navdewletî û herêmî dike. Diyar dike ku tîm li ser sê aliyan ber bi serêkaniyê ve dixebitin. Ji aliyê Zirgan, Tiltemir û Riya Amforê ve lê rêveberiya navendê tekez dike ku şert û merc hêj nebûne bersiv bo vegera giştî û xebat pêwîstî bi demeke dirêj heye. وقال لك هيزن صار عرضي الوداري هابون قال لك بويرين لشكري الوداري قومون سروي أساسي جيا متقارن بيجن تاني ماين برماهي انشار جور بجور الوداري هنا فقراندري كوش براد في وقت الطنق دا راستيجي ام وك نافند ماينا ام دبينن يعني نا وقتي ويا ام تقارن هناكي بأجلين نجبو ام جي كاربن كاري خبكن ام وشركاء ما يلسر عرضي كاردكن Tevî van hişyariyan Komîteya Koçberên Serêkaniya amadekariya navên 605 malbatî kiriye da ku di dawiya vê heftiyê de vegerin. Di bersiva pirsyarên li ser ewlehiya riyan de komîte diyar dike ku hemahengiya rasterast bi hêzên esayîşê re heye da ku ewlehiya riya menacîr تلحلف حتى سريكانية ورا باراستن. أنا ما تنسيقك مي مباشر بهزن أو لكاريا هنديرنا حسكي رهية أوان جبو باراستنا خلق مي كوجبر دما وجرن باجار سريكاني بقشتي دانا سرملي خواهم دريا وعنده يعني أو ريا كتيرة بتشن ويهرنا مناجير وج مناجير درباسي تلحلف ببنا وش الحلف يجي هناك بش ودرباسي تاخن سريكانية ببنا في رنجي هانه حطان هالو جوري هزن أو لكاريا هنديرين ري أم بيج أو ريا كتيرة كوجبر وجرن بتمامي هاتيا باقش كنا جماعينا. دناوبرا پشتڕاستکردنا هێزن ئەساییشێ و راپۆرتên تîmên teknîkî de metirsiya mayînan de vekirî dimîne. Bi hazirkirina navên derbiderên serêkaniyê ji bo vegerê hîn jî paqijkirina hawîrdora bajar ji mayînan berdewam e. Lê li gorî tîmên paqijkirina mayînan ew hewcedarin bi salan da ku vê deverê pak bikin. Emced Kurdo, dengê Amerîka, gundewarê serêkaniyê. بله پاخشکردنا ماینان جی لسرکانیه و گندوارن و یک جوان شرطن درکفتنا 29 کانون دناو برا هزن سوریا دموکراتیک و حکومت دمکیه شامه ده بو کو او نقاش هر بردوام دکن لسر آسل لشکری و جواکی جی دوی چارچوه ده فرماندار هێگشتی هێزە سووریا دموکراتیک مەزلوم عەبدی و ئیلهام ئەحمەد هەفسەرۆکە دەستەیە پەیوەندیان دەرڤە یا ڕێڤەبەریا خۆسەر سەردانا شامێکردن و لەگەل سەرۆکی دەمکی ئەحمەد الشەرع و وەزیرێ دەرڤە یە سووریە ئەسعەد شێبانی کۆم بوو ji bo bêtir em li ser vêyekê rawestin niha peyamnêrê me Emced Kurdo ji Qamişlo Mereyê. Emced, çi agahiyên derbarê vê civîna roja sêşemê di navbera Aliyê Kurdî û Şamê de çêbû? بله سروان دمات باش به براسی اف جوینا دور هات دارخستن لشامه نابرا امبیجن جنرال مظلوم عبده و الهام احمد هروها سروک حکومت دمکی احمد الشرع و شیبانی تید شبوب تمام کرنا پروسه انتگراسیونا کو یک جخال هف پیمانا 29 چله بود نابرا هر دو آلیاده هروها اف سردانات پشتی روژه که جی سردانا سروک هریما کردستانی نیچروان برزانی شبو شامه با پیشوازیه که گرم جی سروک سوریه و هات نشاندان و چما هر دو سردان تین گریدان به هفش برکو براستی هرتم دهات ناسکرن رولا هریما کردستانی ده آرامیا
كردين سوري ام بيجن مسوغركرنا مافين كردين سوري و ام بيجن حتى دما داوي ده ام بيجن ايريشن دما داوي لسر روج آوا يك ام بيجن كسن سركات راوستاندنا وان ايريشان و بريكرتنا پیمانا بیستو نه چلا او بو نیچروان برزانی بله پروسیا انتگراسیون ایرو تیگوتن گزیده تر جه هفته صدی جه هاتیه بجی آنین کوسیلی واین حسده دناوا ارتشا سوریه ده جه خوگرتنه هروها قالك بربرسن حسده بوستن جران د وزارة برفانية دقرتنا والجوري فان خالان ام دبينن كو حردو آليجي برجاية كبلاز خوازن بگينن سري بله امجد کردو پیامنر لروجاوا سپاس بۆ زانیاریەکانت ئەمجد. بله بفراو او جی یک خالین بردوامن دماغو افری کفتنا 29 کانونی یا وی سال پیک هات حتی نها گلک جاران بلکی سه جارن کو فرماندار گشتی حزب سوریا دموکراتیک مظلوم عبدی لگل شاندا کردی لگل آلیه شامی سروک کاتی احمد الشرع و شاندین سوریه بگشتی کومبونه بشکن جور لگور کار بدست سوری بیجن بفراو او پروسیسا انتگراسیون حزب سوریا دموکراتیک و دورن روجاوا ناف سوریه حتی نها بهتری 6% تواو بویه هستا 40% مایه مثلا تکنیکینه مثلا هندك يجريداي مثلا دوسيا پرورده كالغنوتيكاني شروها راد سكتني وهيدي هدينها اوجي چاره سر دبه بله سیروان بینرا گشتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆش و بینەرانی عزیز ئەمڕۆ چوارشەممە چواردەی گەلاوێژی 2726 کوردی تا بەرنامەیەکی تر ماڵەوا و هەرشاد و بەختەوەر بن بمین بخێر و خۆشیێدا